سڵاتان لێبێت و ئەم کاتەتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەبما میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست. لە بەرنامەی ئەمڕۆماندا بابەتێکتان پێشکەشەکەم لە ژێرناونیشانی ژن کوژی و خۆکوشتن و توندوتیژی تاکەیە لە نووسینی بەڕێز شیرین عەبدوڵڵا. ناوبڕێک وەربگرین بابەتەکەمان دەست پێ بکەین. توندوتیژی دژی ژن لە جیهاندا شێوازی ئەکجار زۆری هەیە، وەک لێدان، شێواندنی جەستە، کوشتن، سووتاندن، بەردەباران، تێزاب پێڕەشتن، دەستدرێژی سێکسی، ئوتووی مەمەک، فڕاندنی بووک، خەتەنە، زەواجی منداڵ، زەواجی بەزۆر، فرۆشتن، ئازاردانی دەرونی و شکاندن، سوکایەتی پێکردن، بێبەشکردن لە خواردن، دەرمان و پارە، هەڕەشە و هەراسانکردنی سۆشیال مێدیا و هیتر. ئەگەر هەندێک لەم جۆرە دەستدرێژیانە لە وڵاتانی ناوچەکە و کوردستان پێشتریش نەبیسترابێتن، ئەوە لەم ساڵانەی دواییدا زیاتر و زیاتر دەبیندرێن و دەبیسترێن. داران تا بکی مرگزاران مرگزارن بو هزاران تا بکی کول یالان هل براو بنکرابی شاقلن خیلی دالان شانشینی سر هواران تا بکی جانو جانو مرگجین نانو آزادی و امین رنگی برسی ننگی دارو بردباران تا بکی جانو جانو مرگجین نانو آزادی و امین رنگی برسی ننگی دارو بردباران تا بکی برزبیران جیرو بندی گم جمیران کارسات از روشتان رو کرابی کرسواران تا بکی خیلی تالان هل بجارده دنگی ننگی کام گلن زرد پوشی و گل فروشی گندکاران تا بکی جانو جانو مرگ جین نانو آزادی و امین رنگی برسی ننگی دارو بردباران تا بکی جانو جانو مرگ جین نانو آزادی و امین رنگی برسی ننگی دارو بردباران بەرامبەر هەر ژنێک کە دەکوژرێت هەزاران هەیە لە مەترسی کوشتن و توندوتیژیدا دەژین کە لە هەر ئان و ساتێکدا ئەگەری کوشتنیان دێت و ڕاستیەکەی ئەوەیە کە کچ و ژن لە سەرانسەری دنیادا لە نەئاسوودەییدا دەژین. هەمیشە لە کەرەنتینەدان دەبێت بەردەوام بە دڵە لەرزەوە دەرچن لە ماڵ ئەگەر ڕێگەیان پێ بدرێت. ئەمانە سروشتی نین، بەڵکو سیستمی پلەدووی ژن و باڵادەستی پیاوسالاری کە تیادا دەژین فەرزی کردووە. تۆمەتبارکردنی، قوربانی و باوەڕپێ نەکردنی. کاتێکە کچێک یان ژنێک تووشی توندوتیژی جەستەیی دەرونی یان دەستدرێژی سەکسی دەبێت و دەیەوێت راپۆرتی بکات، پێش هەموو شتێک پشکنین لە کردەوە و هەڵس و کەوت و جلوبەرگی خۆی دەکرێت و بە چاوی گومانەوە سەیری دەکرێت. پرسیار دەکرێت ئەبێت چی وتبێت یان کردبێت وا پیاوەکەی تووڕە کرد. بۆ لەو کاتەدا لە دەرەوە بوو، چی دەکرد لەو شوێنە؟ جلەکانی چۆن بوون، چۆن دەڕۆیشت، قسەی لەگەڵ کێ کردبوو. لە باتی ئەوەی لە هەڵسوکۆتی تاوانبار بکۆڵڕێتەوە. هەر کۆمەڵگایەک لە جیهاندا بە پلەی زیاد و کەم قاڵبێکی تایبەتی بۆ هەڵسوکۆتی ژندانەوە کە هەر بە ئەستەم لێلادات تاوانە. بە هەزاران کەش لەسەر کێشەکانی پەردەی کچێنی کوژراوە و دەکوژرێت بە بۆنەی نەفامی کۆمەڵگا لە فاکتە زانستیەکانی ئەم بەشەی لەشی ژن. ئامارەکانی پۆلیسی بەڕیتانیا ئەوە دەگەیەنێت کە ژن پێش ئەوەی پەیوەندی بکات بە پۆلیسەوە بە تێکڕا 28 جار تووشی توندوتیژی دەبێت و تەنها 15% دەستدرێژی سەکسی تۆمار دەکرێت، واتە 85% ڕاناگەیەندرێت. ڕۆڵی یاسا. یاسا دەتوانێت
ڕۆڵێکی ئێگجار گرنگی هەبێت لە دابینکردنی ڕادەیەک لە خۆشگوزەرانی و سڵامەتی ژن و منداڵی کەچ. خوێندن باشترین نمونەیە. بە قەدەغەکردنی نەخوێنەواری منداڵانی کوڕ و کەچ نەوەی هۆشیار پێدەگات کە ئاگایی بە مافەکانی خۆی هەبێت و بەتایبەت فرسەت دەدات بە کشان لە منداڵیەوە دەرچن لە ماڵ و بڕوا بەخۆبوونیان هەبێت و سەربەخۆی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی خۆیان بچەسبێنن. یاسای ئێران و بەشێک لە وڵاتانی دەوروبەر و ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە لەسەر ئەساسی ئاینی ئیسلام و شەریعەت دامەزراون بەڵگە لە منداڵ وەرناگرێت. بەڵام هەمان ئەم یاسایە زۆر بە ئاسایی لە تەمەنی خوار 18 ساڵیدا دێدات بەش و دێنێرێتە ناو دۆزەخی ژیانێکی بێ ئاسوودە و هەموو خەون و هیوایکی بۆ دەهات و دەخاتە ژێر پێوە. لە عێراقدا یاسای تاوان پەڕەگرافی 41 مافی سزادانی ژن دەدات بە مرد کە هیچ تاوانێک نییە ئەگەر لە کاتی بەکارهێنانی مافی یاسای خۆیدا ئەنجام بدرێت، هەروەک دیسیپلینی مامۆستا و دایک و باوک بۆ منداڵەکانی ژێردەستیان. یاساکانی هاوسەرگیری لە یەمەن داوا لە ژن دەکات ماڵ بەجێ نەهێڵێت بەبێ ڕوخسەتی مێردەکەی. لە هەندێک وڵات وەک ئەفغانستان و هندستان گرنگیەکی زۆر دەدرێت بە ئەزموونی پێشووی سێکسی ژنەکە لە حاڵەتی دەستێژیکردندا. ئەفغانستان یەکێک لە وڵاتانەیە بەر ڕەخنەی تند کەوتووە بە بەکارهێنانی تاقیکردنەوەی پەنجە. ئەمەش بریتیە لە پشکنینی جەستەیی بۆ ئەو ژنانێکە ڕاپۆرت لەسەر دەستێژی سێکسی دەکەن. ئەمەش ڕێگە لە زۆر ژن دەگرێت کە دەستێژی سێکسی تۆمار بکەن. ئەم جۆرە پشکنینانە تەنها سوکایەتی پێکردنی ژنە و هیچ بەڵگەیەکی پەیوەندیدار دابین ناکات. کەم هەستیاری کۆمەڵگا. ژنێکە تووشی دەستێژی یان توندوتیژی دەبێت ژیانی دەبێتە دۆزەخێک، نەکەر لەبەر ئەو هەلو مەرجەی تیای دەژی، بەڵکو خۆی بەتەنها و بەبێ پاڵپش دەبینێتەوە و چەندین جار سڵ دەکاتەوە لە دەرکاندن و تۆمارکردنی ئەو کارانە لەبەر ئەوەی کۆمەڵگای پیاوسالار 1001 ڕێگەی لە بەرامبەردا دادەنێت. کۆمەڵگا کەم هەستیارە بەرامبەر ستەم دژی ژن و بایەخێکی زیاتر دەدات بە پیاو، بە تایبەتی ئەگەر تۆمەتبارەکە کەسێکی ناسە و خاوەنجێگە و ڕێگایکی کۆمەڵایەتی بێت. ئەوانەشی کە باوەڕی پێدەکەن ناتوانن دەنگ هەڵبڕن، بە هەمان شێوە بێدەنگ دەکرێن. نەکەر کۆمەڵگا باوەڕی پێ ناکات و سکاڵای بێبایەخ دەکات، بەڵکو سیستمی جادگا و پۆلیسیش بە هەمان شێوە لە خزمەتی ئەو کەلتورەی پیاوسالاریدایە. ژنەکە تەنانەت ئەگەر منداڵیش بێت دەبێت ئەرکی کۆکردنەوەی بەڵگە هەڵگرێت، اینجاش بەڵگەکانی وەرناگیردرێت. لە عێراق و کوردستان دژەژنی و بەستنەوەی شەرەفی پیا و بەژنەوە و فەزڵی نێر بەسەر مێدا لە یاسای ڕەسمی وڵاتدا جێگیرکراوە. ژن کوشتن وەک کوشتنی تر سیر ناکرێت و چەندین بکوژانی ژن بە ئازادی دەسوڕێنەوە لە کۆمەڵگادا، تەنانەت هەندێکیان کە دانیشتووی وڵاتانی ئۆروپین دەگەڕێنەوە بۆ کوردستان تا تاوانەکانیان ئەنجام بدەن، چونکە لەوێ دەتوانن لێ دەرباز بن. کۆمەڵگای چینایەتی سەرمایەداری سیستەمێکی نایەکسانە کە لەسەر بنەمای دابەشکاریەکانی کۆمەڵگا ڕاوەستاوە و هەردەم بەرهەمیان دەهێنێتەوە. توندوتیژی پیا و بەرامبەر ژن بەشێکە لە کەلتوری دەستەباڵایی بەشێکی کۆمەڵگا بەسەر بەشێکی تردا و بزوستنەوەی قەومی و دینی و میلیشیاکانی کە زاڵن لە ناوچەکەدا نوێنەر و چەسپێنەری ئەم دڕندەیەی سیستمی چینایەتین. کۆتایی هێنان بەم تراژدیایە کارێکی هەمەلایەنە و بێوچانی پێویستە. بەڵام ئەوەی ئاشکرایە ئەوەیە کە ئەم دەسەڵات و سیستمەی لەسەرکارە لە وڵاتانەدا هەرگیز ئەنجامدامی ئەم کارەی لێ چاوەڕوان ناکرێت و نەک هەرەمە بەڵکو بەخۆیان و کەلتور و ئایدۆلۆژی و ڕژیمی سیاسیەنەوە ڕێگری هەرەسەرەکی بەردەم کۆتایی هێنان بەستەم لەسەر ژنان.
بەڵێ هازیزان و بینەرانی خۆشەویست بم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی ئاسۆی بەرابەری. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرم بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر و ئاسۆی بەرابەرێکی تر ماڵەوە.